سڵای خۆی گەورەی لێەوە لە بینەر و بیسەرانی کەناڵی ئاسمانی پایان بێت. چوارەم ڕۆژی جەژنی قوربانە هاوڵاتیانی سەی سادە بە مەبەستی ئەنجامدانی سونەتی قوربانیکردن سەردانی مەیدانی ئاژەڵفرۆشانی سەی سادە دەکەن. من ئاژەڵفرۆشێکم لەگەڵای دەمەوێت سەناری زیاتر لە وەربگرم. کاوی سڵای خۆی گەورە لێ بێ جەژنی پیرۆز بێ. دەمەوێت بزانم ئەم ساڵ بەراورد بە ساڵی پار قوربانی لە سنووری سەی سادە چۆن بوو؟ سەرەتا بەخێر بێن سەر و سەر چاوم جەژنی ئەوەش پیرۆز بە بینەران و بیسەرانی بەڕێستان. حەمد و سەنا و سپاس بۆ خوا. قوربانی ئەم ساڵ لە چاو پارەکە بە ڕێژێکی بەرچاو زیادی کرد. خەڵکی قوربانی زۆر کرد سەرەڕایەوەی کە نرخی ئاژەڵ بە بەرچاو بە ساڵی ڕابردوو زۆر بەرز بوو بۆ و ڕووی لە بەرزبوونەوە کرد. بەڵام دەخوا بە زیابێ بە شێوەیەکی گشتی قوربانی زۆر کرا لە سنووری سەی سادق و گوندەکانی دەوروبەری. ئێستا من خۆم دانیشتوی گوندی کانیسفیکەی پەرخم لەخوا بە زیابێ نزیکەی تەنێک و 500 کیلۆ بەس گۆشتی صافی کرا لە گوندەکەمان و بەخشیمانە بەسەر ئاوایی و فەقیر و هەژارانە. لەخوا بە زیابێ باش بوو سەرەڕایەوەی کە نرخی ئاژەڵ ڕوو لە بەرزبوونەوە بوو لە چاوپارەکەیە. زیاتر چی جۆرە ئاژەڵێک لە سەی سادە دەکرێتە قوربانی خواسی لەسەرە؟ وەڵی بە گشتی هەمووی کرا بەڵام مەڕ لە چاوانە بە شێوەیەکی زیاتر مەڕ کرا بە قوربانیکردن. نرخی ئاژەڵ ئەم ساڵ گرانە حکومەت هیچ هاوکاریەکەکە؟ وەڵی هیچ هاوکارێکی نەکردووە حکومەت بۆیە ڕووی لە بەرزبوونەوە کردووە. ئاڵف و ئالیک و ئەوانە گرانن. کابرا کە کۆمەڵێک مەڕدا بەسێت کیلۆیە جۆ 600 دیناری پێ وێنجە بە 500 دینارە دوای لەسەر ئاژەڵەکە گرانە بێ و گرانەکەوێت لە دەرەوەیش نایە ناوخۆش کەمە بەش ناکات. لە ئێرانی ژۆ گرانە و ڕێگری شەکرێ لە هاتنی بۆیە هۆکارەکەی ئەم دوو هۆکارێکە نرخی ئاژەڵ بەرز بووەتەوە. بەڵێ دەستچاو خۆش بێ. من دەمەوێت بچمە لای ئاژەڵ فرۆشێکی کە سڵای خۆی گەورەت لێبێ ئەم ساڵ بەراورد بە پار ساڵ چۆن بووە فرۆشتنی ئاژەڵ لە سەی سادە؟ وەڵا لەخوا بەزای ئەمساڵ زۆر باش بوو. ئیمساڵ زۆر باش بوو. جێگەی دڵخۆشی ئێوە بوو؟ وەڵا سپاس بۆ خوا گیانی ئیمساڵ زۆر باش بوو. ئیمساڵ یعنی بگرە لە ساڵان زۆر باشتر بوو. ئەمجا هۆکاری زیاتریشی ئەوەی ئەم معاشە درا لەم جەژنە ئەمە زۆر باش بوو. کاریگەری زۆر بۆ ئەم معاشە زۆر چاک بوو. لەبەرەوەی لە مدەیەکی کەما دوو معاش درا خەڵک زیاتر پارەکەوتە بازار و دیکە پارێشکەوتە بازار و خەڵک هەموو شتە سێنێت. بەڵام مەسەلەی ئاژەڵداری خۆمانی سە من وەکو خۆم کەسێکی مەردارم ینی هەنێ لقاح هەیە لە مەردارە کە پێشتر حکومەت ئەیدا بە مەردارەکان وەکو لقاحی دانکە و تەبەق و بڕێشت ئەدرا بەڵام ئیسا ئەوە 2-3 ساڵە نادرێ. پێشتر عەلەف ئەدرا ئیسا نادرێ. یعنی خەمساردیەک لەوە هەیە کە هاوکاری مەردارەکان ناکەن. ئەگەر هاوکاریان کەن باشترێکە. بەڵێ دەست و چاو خۆش بێ. بە وتەیەوان ئەم ساڵ بەراورد بە پارساڵ ڕێژەی قوربانیکردن زیاتر بۆ جێگەی دڵخۆشیە. بۆ قوربانیکردن مەرجێکی گرنگی ئاژەڵ تەمەنەکەیەتی لایەنی پیرۆزی ئیسلامدا تەمەنی مەڕ ئەبێ 1 ساڵی تەواو بێت. ئەگە مەڕەکە تەندروست و قەڵەو بێت لە دەرەوە وەک مەڕی 1 ساڵی دەرکەوێت ئەوە مەڕی 6 مانگیش دەبێت. بزن تەمەنی 1 ساڵ تەواو بێت کەمتر لە 1 ساڵ نابێت. مانگا تەمەنی 2 ساڵی تەواو کرد بێ. مەرجێکی تر جگە لە تەمەن دەبێت ساغ بێت نابێت کوێر و شەل بێت یان نەخۆش و لاواز بێت. ئەیبی ئاشکرای نەبێت و قەڵە و تەندروست بێت و گۆشتی کەم نەبێت. دەمێ ئاماشە بۆ بدەم ئەمە مەیدانی ئاژەفرۆشانی سەی سادقە. ئەگەر وێنەگرەکەم هاوکارم بێ هیچ جۆرە خزمەتگوزاریی تێدا نیە. بەڵام هاوڵاتیان سەردانی ئەم مەیدانە دەکەن بە مەبەستی ئەنجامدانی سونەتی قوربانیکردن. ئەوەی کە هەیە لە سنووری سەی سادق و گوندەکانی دەوروبەری جێگەی دڵخۆشی ئەم ساڵ بەراورد بە پارساڵ ڕێژەی قوربانیکردن لە سەی سادق و گوندەکانی دەوروبەری زیاتر بووە.